سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک عەزیزان و دۆستانی خۆشەویست هەمووتان بەخێر بێن سەر چاوی ئارام ئەحمەد وردە وردە ئەچینە ناو لایڤەکان و بابزانێکین کەی ئەبێت باشە بەخێر بێن دۆستانی عەزیز بەخێر بێن ئەم شەوی حەشرە و هیوادارم کە لەگەڵمانە بمێنەوە بۆ قسە و باسەکان باشە یاخوا بەخێر بێن سەر چاوم هاتن ئای دنیا خواڵێ هەر هەموو دنیا پێشی مێزەرە هەر چوار فەسڵەکەیش بەهاری نازانم پاڤڵ و قوباد و ئەوانەیە عەزیزانی من ئەوە سینتە هەموو بەڕێزان کۆ بنەوە کاتە چی ناو قسە باسەکان عەزیزان نازانم شوێنەکەم ستراتیژیەیان نە هیوادارم کە باش بێت هەمووتان بەخێر بێن یاخوا بە عینەکەشی بەرلا بم نایێت عینەشی نایێت ئەو بۆ سەفرێ گۆرانێکشتان بۆ نەڵێم خۆم و شتێکم وتووە کاکە با سەفرێکیش یەک گۆرانیتان بۆ بڵێم بە دەنگی خۆم جا پێنجوێنیەکان زۆر حەزیان لە حەمەی مام لێیە لە مەحەمەدی مام لێ یعنی بەعام پێنجوێنی ئەو حەزەیتیایە حەزیان لە مەحەمەی مام لێ هەیە هەمومان ئەرە وەڵا دوو دەقا وەسین و ئەچێ ناو قسە باسەکان کاکە گیان لایڤمێ بە ساقەی دڵە بم کێشە نییە لایڤم هەیە دوای لایڤەکە قساکەینەوە بە ساقە قوربانی دۆ قوربانی بم باوا نەکەم سەر چا وەڵای پێش لایڤەکە چۆن وەڵام بەم بۆ کاکە گیان ئاخرەی هەوە ئەمە برادەرێک ئەڵێ سڵاو کاگەرام تکایە پێش لایڤەکە وەڵام بەرەوە یا ئەڵڵاه یا ئەڵڵاه دەبرا با کاکە گیان بە دەنگەکە دەرنەچێ بە ساقەم دوایی لە شوێنەکە بگرن کاکە لە لایڤان ببوورە بە ساقە بم چی هەیە دەیاڵە کورە کاکی خۆم کاکە گیان کورە دەنگەکە دەرچێت دوایی ماڵی ئاوا بێ عەزیزان هەمووتان بەخێر بێن سەرچاوی ئارام ئەحمەد ئەم شەو کۆمەڵێک قسە و باسمان ئەبێت چۆن پێ ئاڕۆین با بڵێن لە دەربەنی خانەوە بە مۆزوعەکانە ئەچین هەتاوەکو وەڵامدانەوە بە خێڵەکەی وەهاب هەڵەبجەیی وەهاب مەجید نازانم چی لەسەر وەزنی عەلی حەسەن مەجید اینجا ئەچینەوە بۆ سەر ئەو قسانەی پاڤڵ ئای قوربە و سەرەی ئارام ئەحمەد باشە پاڤڵ ئەوەی تۆ تەواوی کاکە کورە وەڵڵا ئەم شەوەکەم بەفلیم بە ناموسم ئەرە کاکە تۆ چی تۆ دەعبای تۆ تەیری بەڕاستی سەیرە کاکە جارێ با لە شتێکەوە پێ بڕۆم خۆشەویستانی من معقولە خەڵکی کوردستان بێکارەبایە کاکە بێوەزعە بێژیانە کاکەوە خەڵکی پێنجێن ئەوە وابوو ئەمە خەڵکی دەربەنی خان چەند ڕۆژە لەو سەجادەیەیان کەچی ئەم یەکێتی و پارتیە بە هیچ جۆرێک وەڵام بۆ مۆزوعە نادەنەوە کاکە بە داواکارەکانی ئەو خەڵک مەسعود بازانی هەساوە چووە سیهات بازانی برای هێناوەگەی بە فەریق کاکە ئاخر مەسعود بازانی تۆ کاتی خۆی یەکێکتان هەبوو ناوی چی بوو خوا سیروان مامس کاتی خۆی مامستان هەبوو کاکە سیروان کاکە لە هەر شوێنێکەوە داعشێ پیا بوو ئەو هەر ڕای کرد ئێگریمان سیهاتیش هاتە بانی ئێخۆ ئەوی سمێنێ شەڕبێ هەر ڕاکە کاکە تۆ چی پێویستیت بەمە هەیە چی هادوو کێوچی و ئالم بابەتە تۆ ئەم هەموو ئاسکە بۆ چییە لە شەڕە ڕاکەن بە قوربان تۆ وەرە وەکو حکومەت وەڵام بە خواستەکانی خەڵکی دەربەنی خان بدەرەوە کاکەش ئەمە عەسی مۆزاکە پێویست بەوە ناکە مەدالیاکەی بەقەی کێوچی و ئالم بابەتانێ عەزیزانی من زیاتر لە 32 ساڵە چەتەکانی پارتی وێشێتی ئەو پیاوە کێویانەی کە لەو شاخ و داخەوە هاتنەتە خوارەوە کە هەموو تەمەنە لەو شاخە سەرقاڵی مەسەلەی کەر و نازانم کورە مریشک و قەل و قاز و ئالم بابەتانە بوون هەتا ئێستا لە 32 ساڵە نەیانتوانیوە وەڵام بە خواستەکانی خەڵک بدەنەوە
ئەوە چەندانە ڕۆژە خەڵکی بە شەرەفی دەربەنی خان لەسەر شەقامن بۆ ئاوی پاک و چوچ و ئەمانە هەتا ئێستا وەڵامەکەیان وەرنەگرتووەوە. ناشە مەگەر خەڵکی ئەو شارە چیان لەوێ جگە لە کارەبا لە ئاوی پاک لە ژیانێکی سەرەتایی بەڕاستی ئەی کۆمەڵێ مافی سەرەتایی بەڕاستی ئەمە شەرمەزاریە. باشە ئەم هەموو چەتە و شەوکتە لەو کوردستانە هەیە هەر هەمویان سەرقاڵی دزی جێدەیی قاچاقچێتی پارەپەیاکردن وەکو کەمتیا دەمیان جندێتە خوێنی ئەو میلەتە خوێنەکەی ئەخۆنەوە کەچی ناتوان وەڵام بە داواکاریەک بدەنەوە کە ئەوەندەشی تێناچێت. باشە سەدان بازرگانی بەناو بازرگانی نیشتیمانی و ناخچەتە دز ئەرزە دز کە شەریکی ڕسمی سەرانی تاڵانچی دەباشانن و ئەوانش هەر وەکو مار ئاڵاون سەرقاڵی پێوەدانی ئەو خەڵکن و وەڵام بە هیچ شتێک نادەنەوە. جا عزیزان 32 ساڵی ڕەبەقە ئەم حکوومەتە چونکە لەسەر بنەمای چەتەگەری ڕاوڕۆ ستەمکاری دروست کراوە 32 ساڵە کە دوو باندی مافیایی پارتیوێشێتی بڕێوە ئەبن و پەرلەمانەکەیشیان گەوڕێکە کۆمەڵێک گاگەری تێدایە نە حکوومەتێ نە سەرکردایەتی یەکێتیت نەهینی پارتیت نە پەرلەمانت باشە ناتوان بڕۆن سەردانی ئەو خەڵکەکە ئەم خەڵکە چیانوێت خۆ ڕێگەیەکی مەدەنیانەیە و خۆ بێمشکیلەیە و خۆ پەرلەمانی شوێنیشیان نەداوە و بۆچی وەڵام بە خواستەکان نادێتەوە. لێرەوە ئەڵێم ئەگەر مەسعود بارزانی خۆی بە سەرۆکی حکوومەت دەزانێ با دەرەجەی سەربازی نەدا بە سیهادی مامی باشە با یەک کار ئاسکیتر دروست نەکات لە باشووری کوردستانە با بچێ وەڵام بە داواکاریەکانی خەڵکی دەربەنی خان بداتەوە. یان خۆ قوباد و پاوڵە دەرمانخۆری دەباشان خۆیان و حکوومەتەکانیان ئەمانە خۆیان بە حکومەت و بەدەسەڵاتدار ئەزانن دەیان ملیار دۆلاری ئەو خەڵکەتان دزیوە بۆچی وەڵام بە داواکاریەکانی خەڵکی ئەو شارە نادەنەوە بۆچی؟ ڕەنگە پارتی بڵێ ئێمە ئەمانەوێ ئەو کارەکەین بەڵام یەکێتی و دەباشانیەکان ڕێگەمان پێ نادەن فەرموو با ئێوە وەکو حکوومەت پارە تەرخانکەن تیمێکی خۆشتان دابنێن با بڕۆن خواستەکانی خەڵکی دەربەنی خان جێبەجێ بکەن ئەگەر یەکێتی یان جەماعەتی دەباشانوان ڕێگریان کرد لە هەر شتێکە یەکسەر ئیعلانیکەن ببوورەوە قەڵەمەکەم کەوتە خوارەوە یەکسەر ئیعلانیکەن بڵێ کاکە ئەوە تا ئێمە ئەمانەوێ وەڵام بدەنەوە بە خواستەکانی خەڵک بەڵام جەماعەتی دەباشان و یەکێتی نایڵێت ئەو کاتە ئێمە زیاتر ئەوان ڕسواکەین بەڕاستی. پاشان قوباد تاڵەبانی خۆی بە جێگری سەرۆکی حکوومەت ئەزانێ و لە دێگەڵە بەملاوە وەکو حکوومەتێک ڕەفتارەکەنون کە گوایە ئەمان باشترن و ئەوەن ئەی خۆتان بۆ وەڵام نادەنەوە بە خواستەکانی خەڵک ئادەی شێخ ئەحمەدی نۆکان و قوباد تاڵەبانی و پاڤڵ تاڵەبانی ئێوە تەواوی زەویەکانی گەرمیانی دەربەنی خان و کەلار و کفری هەمووتان دزیوە هەمووتان تاڵانی کردووە هەرچی شوێنی فەلاحەت بوو هەمووتان دزی هەمووتان تاڵان کرد لەگەڵ چییە لەگەڵ جەماعەتی پێنج برادرکە فرۆشەکە باونان قەیوانە لەگەڵ شێخ ئەحمەدی نۆکانە لەگەڵ پاڤڵ و قوبادە لەگەڵ دەیان دز و درۆزن و ساتەچی ترا هەر هەمووتان تاڵان کرد بۆچی وەڵام بە خواستەکانی ئەو خەڵکە نادەنەوە کە ئەوە 15 ڕۆژە چەند هەیە لەسەر جادا وەستاون و داوای مافەکانی خۆیانەکەن بەڕاستی ئێوە شەرم ناکەن. من لێرەوە بنەماڵەی بارزانی و پارتی و بنەماڵەی جەلات تاڵەبانی خائین و هەموو ئەو شتە دزانە دڵنیە ئەکەمەوەکە ڕۆژێ دادێ خەڵکی کوردستان لە ڕاپەڕینێکی جەماوەریە ڕێکەتانکەن بە قەزافی باشە ئەبێت دەرپێکانتان شەرواڵەکانتان بچێتە بن پێتان بەڕاستی ئێوە بەس بۆ ئەوە کراون خەڵکی کوردستان تێڵاتان تێ ببڕێ نەک دابنیشیە بەڕێگەی مەدەنیانە بێتە سەر شەقام و داوای مافەکانی خۆی کە ئێوەش وەڵامیان نادەنەوە ئەگەر بەیانیش خەڵکی دەربەنی خان بڕۆن پەناماری ئەم بینا و ئەو شوێن و ئەو جێگا بدەن ئەنە بەرگولان بابا مزاهرەی مەدەنیکەن کاکە ئەمە کە ئێ بۆ جوای بێن نادەنەوە کە مزاهرەی مەدەنیە کاکە ئێ بۆ جوای بێن نادەنەوە زەحمەت نەبێ ئەوە چەند ڕۆژە ئەو خەڵکی دەربەنی خانە لە هاتنە دەسە شەقامەکان بەبێ ئەوەی مشکلەیە دروستکەن بەبێ ئەوەی شتێک ببێ ئەی بۆچی وەڵامی نادەنەوە کاکەم بابا پاڤڵی جەلات تاڵەبانی خائین تۆ هەر پارەی دەرمان و حەشیشەکە و بڵێ بە پێداویستەکانی خەڵکی دەربەنی خان کێشەکەی حەلەبێ هەر ئەو پارانەی کە پاڤڵ و قوباد و شێخ ئەحمەدی نۆکان و ئەمانە ئەیەن بە ژنی سۆزان و لە شرۆش سەرفیکەن بۆ خەڵک ئەو نەکێشەکانی بەڕاستی نامێنێ و چارەسەر بێ کێشەکانیان وەڵام ئەڵێ چی؟ ئێوە
ئێوە نە حیاتان هەیە نە حرمەتتان هەیە لە ڕاستیە 33 ساڵتی ئەپەڕێ تازە بە تازە خەڵکی شارێک ئەڵێ ئێمە ئاوی خواردنەوەمان پێویستە تازە بە تازە پاڤڵ و قوباد و شێخ حمەینۆکان و هاوڕێ ساختەچی کوڕی نەرمین ئەڕەسن ئەڕۆن لە دەربەنی خان و گوێ ئاوەکەیە خەریکن ئازەکانی ئەزن هینی فەلاحەتە ئەیکەن بە فێلا بۆ لەش فرۆشی و بۆ کاری سۆزانی کوڕی ئێوە شەرەفتان نەماوە کاکە ئێوە ئابووتان نەماوە جەماعەتی یەکێتی ئێستا ئەچمە سەر مەسەلەی وەهاب و سەر مەسەلەی پاڤڵ و ئالەم بابەتانە کاتتان پێکەم با بە دەواری شەڕی نەکات لە حەقیقەتە هینی خۆتان هینی ئەو چڵکە و خۆر و ساختەچیانە کە ئامادەن شرفی خۆشیان هەڕاشکەن تەنها لە پێناوی تیکەیە نانە کە ڕەش ئەکەن بەسپی لە پێناوی تیکەیە نانە هی ئەو 200,000 خوێڕیانە کە لە فەیسبووکە داتان ناون وەکو سەگ بڕشێنەوە بە خەڵکە وەژێن بەم عالەمە بدەن جەماعەتی وەهاب و پاڤڵ و قوباد و ئالەم بابەتان باشە بۆیە زۆرجار پارتیەکان ئەڵێن کاکە ئەوەی کە دەربەنی خانە هەیە یەکێتی نایڵێ با مەسوول بازانی تیمێ دروست کات پارە تەرخان کا بۆ پێداویستەکانی خەڵکی دەربەنی خان و ئەم تیمی حکوومەت بێ بڕوە ئیلاقەی بە یەکێتیەوە نەبێ کاکە ئەگەر ڕێگریان کرد ئەو کاتە بە خەڵکی دەربەنی خان بە خەڵکی دەڤەری سێمانی بڵێن کاکە ئەوە ئێمە ئەمانەوێ بڕۆن کێشەکانی دەربەنی خان حەلکەین بەڵام جەماعەتی پاڤڵە شبر و قوباد و فڵانە فیشارەکان ناهێڵن فەرموون بڕۆن بیکەن ئەگەر یەکێتیش خۆی ئەوە بە پیاوەزانێ پاڤڵ و قوباد هەر دزی نەکەن هەر دەرمان نهێنن لە مەرزەکانەوە هەر قاچاقچێتی نەکەن با بڕۆن وەڵام بدەنەوە بە داواکاریەکانی خەڵکی دەربەنی خان باشە با پاڤڵە ساختەچی و قوبادە ساختەچی لە ناو ژوورەکانی خۆیانە بەس خەریکی سێکس و ڕابواردن و دگت داندان نەبن بڕۆن وەڵام بدەنەوە بە خواستەکانی خەڵک تۆ ئەڵەی لە دێگەڵە بەملاوە ئێمە خۆمان حاکمی مطلقی ئەم دەڤەرەین ئێمە خۆمان حکوومەتی ئەم ناوچەیەن و پارتی و مەسوول بازانی بۆیان نییە پۆلیسێ تاین کەن دێ ئەگەر پاڤڵ و قوباد شەرەفتان هەیە بەقەدەر شڵە پوشێ بڕۆن وەڵام بە خواستەکانی خەڵکی دەربەنی خان بدەنەوە زەحمەت نەبێ ئێوە نانی ئێمە حکوومەتین ناڵن حکوومەتەکەی مەسوول و پا مەسعود و ئەوانە بۆیان نییە یەک پۆلیسی دامەزێنن دێ ئەگەر شەرەفتان هەیە وەڵام بە خواستەکانی خەڵک بدەنەوە باشە بەڵام نیتانە بەڕاستی نیتانە درۆکەن ئێوە ئەمڕۆ قسەکانی پاڤڵمان بۆ دەرکەوت کە ئەیوچی ئێوە نامەردن بەڕاستی ئێوە نامەردن هەم پارتی و هەم یەکێتی دابەشێن ناو کۆمەڵێک قسەباسی درۆ خۆشەویستان من بە هەموو توانامەوە پشتیوانی یەکەم لە خەڵکی دەربەنی خان بۆ داواکاریەکانی خۆیان و پێویستە خەڵکی کەلار خەڵکی کفری خەڵکی سێمانیش شان بەشانی ئەمان بێنە سەر شەقام داوای مافەکانی خۆیان کەن لانیکەم پشتیوانی بکەن لە خەڵکی دەربەنی خان و پێویستە هەموو خەڵکی دەربەنی خان بە دینی و غیرە دینیەوە بە نازانم چاک و فڵانە فیساریەوە بە ژن و بە پیاوێەوە بە هەموو چن و توێشەکانەوە بێنە سەر شەقام داوای مافەکانی خۆتان کەن لە دەسەڵاتەکەی کوڕەکانی چەدا تاڵەبانی خائین کە باندێکی چەتە و مافیان بەس خەریکی دزی و تاڵانیکردن و پارەکۆکردنەوە ئەمە ئەو بەشەمان تەواو کرد و گوێ بکەن عەزیزان ئەم شەو وەلو تۆ دەسەر مێشێ بەڵام ئەم شەو حەشرە قوربانی ئێوە پەیامێکم هەیە بۆ وەهاب هەڵەبجێی و کلکەکانی وەهاب مەجید نازانم چییە کاکە ئەزان لە لایڤەکەمای وەهاب لە 3 سەعات بەر لە ئێستەوە لە لایڤەکەمای و ئەیزانم گروپێکی هێناوە لە گروپەکانی خۆت بەس بۆ جوێندان بە ئارام ئەحمەد ئارام ئەحمەد دایکەوە ئارام ئەحمەد گوفخۆ ئارام ئەحمەد ئەوە ئارام ئەحمەد ئەوە ئەزانم ئەمەشی هێناوە باوردی ئاگام لە جوڵەکانتە کاکە چاوەکەم من دژمنایەتیم لەگەڵ تۆ نییە من دەنووسم من قسە ئەەکەم ڕاستینەی چەپەڵێتی ئێوە و پارتی و هەموو لایەکان بۆ مێژوو و بۆ خەڵکی کوردستان دەرەخەم سراعی من لەگەڵ ئێوە سراعێکی شرافەتمەندانەیە کاکە ئێوە ستەمکارن ئێوە چەوسێنەرن ئێوە ترۆریستن ئێوە ئینسان کوژن لە هەولێر وێنەکان بڵاو کرایەوە 2 ڕۆژ دوای ئەوە هاوکارجافتان تیرۆر کرد پێشیش لە ڕانیە مرادکانی کوردەی و هاوڕەکانیتان ترۆر کرد ئێوە خەڵک ئەڕفێن ئێوە تعدا لە ئابڕووی خەڵکەکەن ئێوە شەرەفی خەڵک ئەبن ئێوە بێڕێزی بە خەڵکەکەن ئێوە قاچاقچێتی کریستاڵەکەن ئێوە هێروین و تریاک و حەشیش و هەموو ئەمانە ئەهێنن باش نییە ئەمە ئیشەکانی ئێوەیە من لە بەرامبەر ئەمانە قسە و باسەکانی خۆم ئەەکەم باش نییە ئێوە یەن تعلیق لە گۆرانی ئینزیباتێکن ئەدەن ئەڵێن بێوە ژن ناخەڵگە نەدڵی منە نازانم چی پێتان ناخۆشە گۆرانیەکەی ئەو شەریفانە ترە کاکە وەهابجیان تۆ هەساوی ناشی گۆرانی بەسەر چوار بێوەژنی جوان و خانومانە بڵێ یەی بێوەژنەکان کۆ ئەەکەیتەوە ئەچی ئەیانکەی بە ئەدمین پێیجیان بۆ دائەنێیت و بۆی گوێن بە ئارام ئەحمەد بدەن تۆ شەرم ناکەی بەڕاستی کاکە
تۆ عیب ناکەی ئەمان لە خۆ کۆ کردوتەوە تۆ شەرم ناکەی پێیجی بۆ ئەم بێوەژنانە داناوە بۆ جێندان بە ئارام مەحمەوە هاش و وش و ئالەم بابەتانە بابە من جوێن نادەم بە کەس وەڵامی هیچ جوێنێکیش نادەمەوە لە حەقیقەتە من ماهیەتتان کلۆکتان دەرەخەم بۆ خەڵکی کوردستان بە نوکی گۆچانێکم پێیە ئاوا ئیجێمە کراسەکانتان شەڕواڵەکانتان ئاوا بەرزیەکەمەوە بۆ ئەوی خەڵک بۆ گەناوەکەتان ببینێ کە ئێوە کلۆکتان چییە باشە ئێستا تیمی داناوە سەرقاڵی ئاسەوا دزینن لە منتیقی هەڵەبجە و پشتی خوڕماڵ و ئالەم بابەتانەوە ئەویش مەلەفێکیم بۆ هاتووە ئەوەندە بڵاوی دەکەمەوە باش نییە گروپی تایبەتیت هەیە کە لە ئێران و ئەمانەوە کریستاڵ و دەرمانە هێنن هەچی گەنجی قوربەسەری ئەو کوردستانە هەیە هەم لەوێوە هەم لە منتیقی ڕانی و ئەوانەوە هەچی مناڵی ئەو قوربەسەری خەڵکە هەیە هەمووتان کردە بە حەشخۆر و بەتلیاخۆر خۆتان ئەیهێنن ئەیخەنە ناو بازارەکەەوە ئەیفرۆشن گەنجەکانیش ئەیکێشن دوای ئێشانخەنە زیندانەوە لە ناو زیندانە دان ئەڵزێنن لە ناو زیندانەکەیشە ئەچن هەچی کریستاڵ و دەرمان هەیە بۆیان ئەبن بۆی لە زیندانیشا بیکێشن باش نییە لانی کەم وەکو ئێرانیشتان پێ ناکرێت کە بە هەزاران شوێنی هەیە بۆ چاسەکردنی ئەوانەی کە تووشی دەرمان و ئالەم بابەتانە بن باش نییە تۆ گروپی وەساپ و دروست کردووە بۆ کۆمەڵێک گەجەل و گوجەی 200,000 دیناری باشە بەدەیان لاپەڕی فەیکەوە دێنە لایڤەکەی منەوە تەنها جوێن ئەدەن بەخۆم بۆ بنەماڵەکەم ڕۆژانە دەیاندانە لەو لاپەڕانە بلۆک ئەەکەم ئەسمە سەر لاپەڕەکە لەن هیچ هەمووی فەیکە هیچی ساحەبی نیە بەڕاستی هەمووی پیاوەکانی ئێوە باشە ئەگەر ئێوە پێتان وایە ئارام ئەحمەد بەمە پاشەکشەیەەکە بەڕاستی خەیاڵتان خاوە زۆر پێشتەوە هەبجیان زۆر پێش ئاغاکانێک کە پاڤۆڵ و قوبادا باش نییە و 30 ساڵیش بەر لە ئێستا باش نییە هەزاران هەزار ڕێگە تاقی کرایەوە بۆ بێدەنگکردنی ئارام ئەحمەد بەڵام هیچ کاتێ سەرکەوتوو نەبوون و شکستان نەخوارد باش نییە پاشان من بۆچی بێدەنگ نابم خۆزگە ئەتانزانی لە ماوەی ئەم هەفتەیەیە چۆن سەداد نامم بۆ هاتووە ئەگەر بڵاوی کەمەوە یەک کتێبە بەڕاستی عیشق بە هەموو ئەو ئینسانە شەریفانە هیچ کاتێ ناهێڵێ من کۆڵ بدەم و ڕاستیەکان نەڵێم و ئێوەی دەسەڵاتداری پارتی وێچێتی ڕسوا و تڕۆنەکەم باشە ئێواران نەچن عیبە بۆ ماڵی ئەم ژن و ئەو ژن تێر هەڵیانە گڵۆفن و ماچیانەکەن و تەرتیبات و ڕابواردن و ئەرم بابەتانە دوای دەی بە قوربان دەسێن بەقمیان دەی بڕۆ بۆ سۆشیال میدیا گوێن بە ئارام ئەحمەد بدە شەرم کەن بەڕاستی کاک شەرم کەن تۆزێکی کتابی هێڵنەوە کاک دەیان ئەکاونتی داناوە بۆ ئەم مۆزوع هەموو ئەکاونتەکانتانی چییە وێنەی پارتیە هی مەسعود بازانیە هی مەسوورە هی ئاڵای پارتیە هی زەردە هی ئەمانەیە گوایە ئەمانە پارتین بۆ تۆ وازن ئارام ئەحمەد بەو شاخ و داخەوە گیای خواردەوەکویەوە کاکە وازانێ من ناتان ناسمەوە کێن ئەگەر ڕاستەکەن وەرن سڕائێکی شەریفانە بکەن لەگەڵ ئارام ئەحمەد بزانە ئەیبینی من لە ژیانما سوکاتی بە خۆت و بە بنەماڵەوە بە کەس و کارە بکەم من ئەو زمانەی خۆم ئەبڕم ڕۆژێ لە ڕۆژان قسە بە ژنی یەکێ بە کچی یەکێ بە نازانم خوشکی کەسێ بەمانە بڵێن باشە چونکە بۆ باوکی خراپە ژنی داما بڵێ چی بە نمونە کچی داما بڵێ چی خوشکی داما بڵێ چی مێردەکە بۆ نمونە تاوانکار و دز و جەردەیە ئەوانی کە بڵێ چی براکە خوێڕی و دز و درۆزن و ساختە چییە خوشکی داما و فڵانە فیسارەکان بڵێ چی شەرم کەن بەڕاستی ئەوە لەم ڕۆژانەیە سەلامە تەلەفۆنی کردووە بۆ برادەرێکم لە ئەمستەردام فەرموو کاکە وەڵاهی ئەمانوێ مەلەفی ئارام ئەحمەدمان پێ بڵێ مەلەفی ئارام ئەحمەد چییە عاقڵ من کاکە من 32 ساڵە دژی بنەماڵی بازانی و بنەماڵی تاڵەبانی و پارتی و حسک و ئالەم بابەتانەم کاکە ئەمانە دەستگای پاراستنیان هەیە دەستگای زانیاریان هەیە ئاسایشیان هەیە هێزیان هەیە ئەگەر ئارام ئەحمەد ئەرشیفی هەبێت و حیز و دز و بێئەخلاق بێ کاکە ئێستا هەزار کەڕە دروستیان کردبوو هێنابوویان بە مۆر و ئیمزاوە ئەیان و ئەمە مێژووی ئارام ئەحمەدە یعنی 30 ساڵە پاراستن و زانیاری و چێوچێ نەیانتوانێت یەکشت لەسەر ئارام ئەحمەد ئیسپاتکەن ئێوەی هەرچی و پەرچی ئیسپاتیەکەن عیبە کاکە عیبە برای من بیر لەو شە قۆرانە مەکەنەوە واز لەو قسە قۆرانە بێنن حتا ئێوە جوێنم بەنێ من خۆشەویستە بم لە لای خەڵک باش بزانن هەتا بێحورمەتیم پێ بکەن من بەڕێسترە بم لای خەڵک خۆ بە قسەی ئێوە نابێ کاکەجان هەر خەریکی سیناریۆ و شانۆگەری و ئالم بابەتان لێ ڕۆژانە سالار ناکەن هێناوە $8 ناو بەم سالار ناوە باشە وەرە شکات کە لە لاوری شێرجەنگی لە بەرەو 2 ساڵ گیراوە $8 تێنێ لە خانەکەی و ئەم بەبدە کابرایەکی کۆنە بەعسی کابرایەکی لە دواییشا کە بەر بوو حەشتی شەعبی لەم لای شەوە پەیوەندی بە لاهورەوەکەن وەرە باڕێکەوین باش کاتەکەم لابم خەڵکی پارەپیاکردن ئەمە ئیشی ئێوەیکەن ئەمە ئەخلاق و کاری ئێوەیە ڕاستی عیبە
قسەیەکی چینیەکان هەیە ئەڵێ سەگ کە شێتانە وەڕی دواجار تەنها کلشی ئەجۆڵێ بەڕاستی ئێوەش تەنها کلتان ئەجۆڵێ کە لە سلێمانیەوە ئیش و کەتان بۆ بە جوێندان بە ئارامەحمە بەڕاستی جام سالارە ئەڵێ چی ئەگەر کاک پاڤڵ نەبووە ئەکوژرام ئەی پاڤڵ ئەو کاتە تێڵای قوتدا بوو زەحمە نەبێ کە هاوسەرێکی کێتی بوو ئەی بۆچی ئازادی نەکردووی بۆ یارمەتی نەداوی تازە بیری کەوتۆتەوە ها ڕسوایینە بەم شتانە نایەنەوە مایە بەڕاستی نایەنەوە مایە کاکە مەسەلەی ژەهر خواردنوکردنەکە مەسەلەی نازانم جاسوسی ماڵی مام جەلال فڵان و فیسار و ئالەم بابەتانە هەمووی دووە دەشوو بەبە نایەنەوە مایە جامە عەزیزان ماوەیە بەر لە ئێساسیەکە ئەم جەماعەتی پاڤڵ و قوبادە ئەوە پارتی ویستوێتی لە بەخا سەرۆک عەشێرە تیرۆرکات و سەرۆک عەشێرەکە شکاتی کردووە چ کەسی دارێکە ئەو نەگاڵتەجاری بوو ئێتی وازیان لێ هێنا بەڕاستی بابە سیاسەت بە دۆ دەرەستە ناکرێت سیاسەت بە نانی ڕۆژ خواردن ناکرێت باشە واجشمان لێ بێنن با هەموو شتێک نەڵێن ئێمە کاکە پاڤڵ 2 ساڵە باوێشەکە بە ڕێیانکردانیە ئێوە ئەزان من نازانم پەیوەندیەکانی پاڤڵ و ڕێیانکردانی چییە کورە باشێ فێم لێ نەیە هەموو ژێر بەڕە بخەمە سەر بەڕە عاقڵ بن کاکە من ئەمەیکە ئێستا ئەیکەم ئێشتا بە احترام و بەڕێزە شکە من خۆم بە پیاوە زانم بەڕاستی خۆم پیاکی بەڕێزە زانم من تااقەتی هەندێک شتم نییە کاکە ئەوەندە ئازارم مەدەن کە بە تەواوەتی ئازارتان بدەم لە ڕاستیە کاکە ئەوەندە پەلامار کاکە چی بە خۆڵەن بیڵێن بەڵام پەلاماری کەسوکار مێن بۆ ئەوەی پەلاماری ژووی نووسنەکانتان نەدەم کاکە بۆ ئەوەی وام لێ مەکەن منیش بکە ببم بە ئێوە ها وام لێ مەکەن بەڕاستی چونکە لە ڕاستیە چەندە برینارم کەن ئەوەندە تونترە بن بەرامبەرتان ئەگەر خەیاڵتان کردوتەوە کە بە بریندارکردنی من ئارام ئەحمەد پاشەکشەیەکە نایکەم بەڕاستی یەکشت پاشەکشە بە منەکە بە بنەماڵەی بازانی بە پارتی بەیەکەتیش ئەڵێم گولەیە بنێت بەم تەپی سەرمەوە کە خوێنم ڕژە کۆتاییم پێ ئیتر من بێدەنگە بم بەڕاستی دڵنیام دوای ئەوەیش هەتا 10 ساڵی تر دەنگ و ڕەنجی ئارام ئەحمەد هەر ئەمێنێ لەناو ئێمەیە هەتا 100 ساڵی کەش لە مێژووە ئارام ئەحمەد خۆی ئەمێنێتەوە با پێ بڵێم من هەموو قانونەکانتان بەڵێ کاکە دیاری هەموو قانونەکانتان باشە ئەخەمە ژێر پێڵاوەکانم چونکە بۆ لەبەرەوە من احترامی قانون و یاسا و دادگادا دۆرەگرم بەڵام ئێوە لە کوردستانە لە بادینانە لە هەولێرە لە سێمانیە یاساتان نێشتووە بە قانون ئەکوژن بە قانون دزیەکەن بە قانون ئەڕفێن بە قانون هەچی زەوی کوردستان هەیە هەمووتان دزیوە بۆ خۆتان تاپۆتان لەسەر خۆتان بە قانون تعدا لە شەرەف و ئابڕووی خەڵکەکەن بە قانون خۆشتان بێگوناه هەکەن و خۆتان تەربیە ئەکەن قانونتان یاساتان دادگاتان زەڕەیە قیمەت و حرمەتی نەماوەتەوە لە هەرێمی کوردستانە لە پێنجێر و تەیەڵۆ بیانەوە حتا ئەگاتە هەولێر و زاخۆ و سنووری مووسڵ یاسایکی و دادگایکی کاکە ئێوە بە یاسا دزیەکەن ئێوە بە یاسا فەسادیەکەن ئێوە بە یاسا دەرمان و حەشیش و کریستاڵ و تریاگە هێنن بۆ هەرێمی کوردستان ئەمە ڕاستیەکەیەتی باشە جا عزیزان ئەزان بۆشی ئەمانە ڕقیان لێرگرتووم ماوەیەکە خۆشەویستانی ئارام ئەحمەد باشە ئەزان ئەم ڕقەی پاڤڵ و قوباد و وەهاب لە ئارام ئەحمەد چییە با پێتان بڵێم چی 6 دانەمانە ئەمانە هەوڵ ئەدەن تا من لە دژی بنەماڵەی بازانی شەڕکەم بەرامبەر بە ئەوان بێدەنگ بم واتە ڕووی سەحنەکەم کەم بە بنەماڵەی بازانی و پارتی بەرامبەر ئەمانە بێدەنگ بن باشە ئەمانە هێشتا ئارام ئەحمەدیان کاڵ ناسیوە باشە کاتێک کە زانیە من ئەهلی مەعامەڵە نیم دەستیان کرد بە هێرش و بە سوکاتی بە ئارام ئەحمەد بۆیە من لە شەڕی ناوخۆی پارتیوێکێتیشە لە نەوەیەکە لە سەردەمی شاخیشە هیچ کاتێک قاچی خۆم نەخستە ناو ئەو زەرکاوی پارتیوێکێتیوە چونکە من ئەزانم پارتیوێکێتی شەڕیان نییە شەڕی ئەوان لەسەر پۆستە لەسەر پارەیە لەسەر بەرژەوەندی خۆیانە من شەڕی ئێوە ناکەم بۆ جیفانی ئێوە پڕبێ بەڕاستی حتا لە شەڕی ناوخۆشە من هەمیشە دژی هەردوو لاتانم بووم هەردوو لاتانم ڕسوا و تڕۆ کردووە چونکە ئێوە بە فڕۆفیشاڵ خەڵتان بەکوشداوە زەڕەیەک جیاوازی لە بینی یەکێتی و پارتیا نییە عەزیزانی من باشە نییە بەڕاستی بۆیە لێرەوە بە هەموو لایەک ئەڵێم باش ئەوە بخەنە مێشی خۆتانەوە بنەماڵەی بازانی و پارتی تەواوی سامانی خۆیان بدەن بە ئارام ئەحمەد من شەڕ یەکێتی ناکەم باشە و پاڤڵ و قوباد و وەهابەکان تەواوی سامانی خۆیان بن بە ئارام ئەحمەد من شەڕی بنەماڵەی بازانی و پارتی ناکەم باشە چونکە ئێوەی پارتیەکێتی لای من یەک دەعبان هەردووکتان بۆ من دوو باندی چەتە و مافیا و دزرا ئینسان کوژن تەواو کورت و کرمانچی شەڕی من لە ڕوانگەی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستانەوە بەڕاستی دەردی من دەردی خەڵکی کوردستانە لە ڕاستیە ئەمە بیخەنە مێشی خۆتانەوە ئەو شەڕەی کە من لەگەڵ هەردوو لاتان ئەیکەم حتا بە بەرژەوەندی خۆشم نییە لە ڕاستیە بە بەرژەوەندی خەڵکی کوردستانە
ئەو باش ڕاستی بزانم من ناکەومە جەبهەی پارتی و دژی یەکێتی ناکەومە جەبهەی یەکێتی و دژی پارتی بەڕاستی هیچ کەس لە ئێوە ناتوانێت یەک دانە دقیقا ئارام ئەحمەد بەکار بهێنێ لە پێناوی بەشەوەندەکانی خۆیان بەڕاستی باش ئەوە خەنەمێشتی خۆتانەوە هیچ خۆشتان ماندوو مەکەن لەسەر ئەم مۆسوعە تەواو ئاوایە عەزیزان ئەوە پێم وایە بەسێتی وها بوو ئەوانیش ئێستا ئەچمە سەر قسەکانی پاڤڵ ئەوەشتان بۆ تەواوەکەم و ئینجاڵە زەین چێبێت من جۆکو ئێوە گوێم لە قسەکانی پاڤڵ گەر عەزیزانی ئارام ئەحمەد ڕاستیەکەی کە ئەو قسەیە کرد من هەستم بە شەرمەزانیە کرد کە پاڤڵ قسەیە کرد من بۆ خۆم تەریق ئەبمەوە لە جێگەی خۆمە دا ڕزام ئەبووم بە یەک قەتر ئاو کە ئەو دەقە بە دەقە ڕسوایەکانی خۆی باسە کرد من بەڕاستی هەستم بە شەرمەزانیە کرد باشە هەر بەڕاستی خۆشەویستانی من هەر بەڕاستی یەکێتیەکان ئێوە چوار پیاوتانتیان نییە ئەم پاڤڵە ببن بۆ سەر شەخسەکەی میری سوور کاکە پاڤڵ برن بۆ میری سوور لەوێ بە گولوسێکەوە دوو شەو بە قسنەکەەوە بیبەستنەوە بەڵکو تۆزی عەقلی بۆ بگەڕێتەوە کاکەجیان لە کوردەواری ئێمە باوی بوو کەسێک کە نەخۆش ئەکەوت کە کێشەیەکی ئەبوو بە نمونە ئەیان برد بۆ سەر پیری شەوچێڵ ئەیان برد بۆ سەر پیر مەنسوور ئەیان برد بۆ سەر میری سوور لای هینەوە پێم وایە لە بناری سوورێن و ئەوانەیە لەوێ دوو شەو بەدارێک و ئان بەستەوە بەشکم میشەڵا خوا ڕەحمی پێ بکردە خوا شفای بەیە کاکە یەکی تێکان ئێش پاڤڵ برن کاکە دوو شەو بەدارێک و بیبەستنەوە لە میری سوور باش میشەڵا خوا ڕەحمی پێ بکە کاکەم ئینسانە کاکە باش خوا تۆزی عەقل خاتۆ مێشکیت و چدان بەشکم باش بێ کاکەجیان خۆ ئەکرێ ئێوە ئەوەی بۆکەن وەڵڵا من بمتوانێ بەڕاستی ئەم کرد کاکەجیان ئەم کرد ئەم برد بۆ ئەوە کاکە باشم خوا شفای بۆ بدێنێ برای شیرینم باشە ئەی ئافەریم هێرۆ بۆ پیاوێت تۆ خستێتەوە هێرۆ خان ئای هەر بژی جەرا تاڵەبانی بۆ ئەم کوڕە عەبقەریە تۆ داناوە نەبی بەچاوە پاڤڵ ئەو نەزیرەکی وەڵام ئەگەر مەجموعەیە نوشتەی ئەبوو دووجانێکی بۆ بکەین بێسین بەم شانەتەوە یا بەم ناوچاوانەتەوە باشە ئاوا بەریتەوە بۆ ئەوی نەبی بەچاو باشە کاکە هەموو ئینسانێ 6 تەختەی هەیە علمیین 6 تەختە تۆ 12 تەختە نوقسانە بە قوربانێ بم کاکە وەڵڵا حەیاچوونە بە شەرەفم ئەزانی چۆنە فڕی بە دنیاوە نییە ئەو کابرەیە کاکە لێم برادر هەر تەلەفۆنەکە ئەو مشکلەکەی چییە بە قوربانێ خوا ببورن بەڕێزە سەلێم جوانە و تەلەفۆنیش بە کوێرایی چای وەها بوو پاڤڵ و قوباد و ئەوانەوە کاکە من لایفم هەیە بە ساقەبم من لایفم هەیە خاڵیجێ قوربانی بم بێ بێ کورە و تەلەفۆن ئەو نەم لێ جوانە و تەلەفۆنە ماڵتان ئاوا بێ ئەندێ برادر ئەڵێ کاک ئارام ئەحمەد هەمیشە تەلەفۆنەکە ئاوەکو تۆی گرمزام چەند لێم جوانە بڕواتانە بێ نازانم بۆچی زۆر سەیرەجان جەماعەت ئەراوەڵا لێم جوانە لێمێ خۆ بە زۆر نییە کاکە خۆ هەموو کەس تەلەفۆنی پێیە بەڵام ئەوەی نۆعێکە لە خۆ فەرقی لە ڕاستیە کاکە بڕواتانە بێ عەزیزان ئێستا ورد بە وردی باسی هینەکەم باسی ناویسیە باسی قوبا دەکەم ئەین باسی پاڤڵەکەم وەڵڵا عەزیزان پاڤڵ فڕی بە دنیاوە نییە بە قورئان باوکم بە شەرەفم مەسەل زیاتیەکێتی نییە کاکەجی کاکە کابرای قسەی لەکە ئێوە چی جا کابلاکە من بەڕێوەبەری نازانم چی هینم زانستی سیاسی و ئالەم بابەتانم لەستا مەسەلەی کردبوو لێ پرسی هاتیەوە پاڤڵە داماوە خۆشی لێزانی ئەڵە چی ئاخر کابرای تۆ زانستی سیاسی تۆ نەگبەتی تۆ چی بەلای پاڤڵ چی دەکەی زانستی سیاسی چی کاکە ها ئەمیش دای بە یەکە کەس نێزانی ئەڵە چی باوکم وەڵڵا لە ڕووی دڵسۆزیەوە بە ئێوە ئەڵێ ئەو کوڕە داماوە پاڤڵە کاکە وەڵڵا هیچ شتێ نازانێ بە قورئان خەڵک پێی ڕابێنە کاکەژیان باشە والله هەموو هۆڵەکە بە پاڤڵ پێەکەنی کاکە من ئاگام لێ بوو برای من هەبوو ئاوا تەنیقە بۆ جای سەرۆکی پەرلەمان نازانم هینە ئەو خەپەیجیان نای چییە ئەوەی کێتاڵەبانی کوڕژنێگەی هەر پێڵم خەپەیجیان نازانم کێتاڵەبانیە وەزیر و مەزیر ئەوانە ئاوا تەریقی خۆی تەریق کردبووە ئاوا سەری داخستە بوو پێەکەنی ئاوا ژێرە تەریقە بۆ بەڕاشە بەڕاستی داماوە اینجا ئەڵێشی هەموو قسەکانی ئەم کابرای تەناقوز و عەزیزانی من ئەڵێ ئێمە هیچ کێشەمان لەگەڵ پارتیانیە لە دوایە بە پێچەوانەوە قساکە ئەڵێ قوبات چاوەڕوانی یەک تەلەفۆنی پارتی بۆیان نەکردووە هەتاوەکو بگەڕێتەوە ئەی ئارام ئەحمەدتان بمرێ ڕۆڵە باشە هاتیو ئەڵێ من ئاگام لە پەیامی لاهور نییە ئەمە واتە خەڵکی کوردستان من درۆزنترین مەخلوقی سەر ئەم گۆی زەویەم وە فڕم بە دنیاوە نییە ئاخر بەڕاستی ئەگەر وابێ ئەوە ئەوڵێن عوزر چییە لە قەباعەت خراپترە
باشە واتە نە ئاگاداری یەکێتیە نە ئاگاد کە چۆن ڕسوا بووە نە ئاگای لە هیچ شتێکە نە ئاگادای دەڤەری سلێمانیە نە هیچ باشە حتا ئاگاداری کێشەکانی بینی پارتیەکی دیژ نییە باشە بابە پاڤڵ گوێ لە ئارامەحەوە کردە هەی گەمژە هەی نەزان وەکو پێم وتی من ئەبێ تۆ بەرم بۆ سەر پیرمەنسوور کە نزیکە یا بۆ ئەو شخصی کە باسم کرد لە بناری سوورێن بۆی یەکتان بەڵێ بێگە تاڵەبانی ئاخەپە گیان گەمژە گیان هەموو ئینسانێکی سیاسی لانی کەم ئەبێ بزانێ لە 3 مانگی ئایندەیە سیاسەتی جیهانی و سیاسەتی ناوچەکە سەرخان ژێرخان سیاسەتی ئابووری تێڕوانن و جنیابینی دەوروبەرەکەی ئەبێ هەموو ئەمانە لانی کەمی بزانێت شەد نییە بی پێکێ لە 1940 و ئالم بابەتانە بەڵام لانی کەم ئەبێ خوێندنەوەی بۆ 3 مانگی ئایندە هەبێ کە ڕەنگە ئێران ئاوا هەنگاوەکانی بنێ ڕەنگە پارتی ئاوا بکە ڕەنگە یەکێتی بەم جۆرە بکە ڕەنگە عێراق ئاوا بکە باڵەشیعەکان ئەبێ ئاوا بێ تورکیا چۆن هەنگاوەکانی ئەنێ پەکەکەچی ئەکا سیاسی ئەمریکا بەرەو کوێ دێ هەر سیاسیەک لانی کەم نەتوانێت کە خوێندنەوەی بۆ 3 مانگی ئایندە هەبێت ئەوە گەمژەیە بەڕاستی ئەوە سیاسی نییە لە حقیقەتە وەکو تۆ پاڤڵ کە فڕ بە شتێکەوە نییە ئەگەر بیشترێ سوکایەتیکەی بۆ مۆزوعە ئەوە هەر خراپتر بەڕاستی باشە بۆ مەسەلەی هاوکار ئەڵێکی عەزیزان پاڤڵ ئەڵێ هاوکار جار هی ئێمەیە تۆ خۆت کوشتوتەکەکە سەرەتای ئەم قسانش ئەڵێ داوامان لێکەن کە قەسی وەهاب هەڵەبجەی تۆریستەکانە کە تەسلیمیکەین ئەڵێ بە هیچ جۆری ئێمەوە ئەوە تەسلیم ناکەین قەسی تۆریستەکانەوەی کە هاوکار جارفیان تیرۆر کرد ئێوە تیرۆرتان کردووە یاسایەک حکوومەتێک نەتوانێت تیرۆریستەکان بدا بە دادگا و زیندانیان کە ئەو حکوومەتە بۆ باشە هەشەقی کەڵێ بەڕاستی پاشان ئەڵێشی عەزیزان ئەڵێ چ قازانجێک کرا بە تیرۆرکردنی هاوکار جاف ئێمە پرسیاری ئێمە لە تۆ هەر ئەوەیە یەکێتەکەی تۆ چ قازانجێکتان کرد لە تیرۆرکردنی هاوکار جاف کە تیرۆرتان کرد بەڵام من جواب پێمەوە بۆ ئەوەیە کە هەموو ئەفرادەکانی دەستگاکانتان بترسن ڕوونەکەنە هەولێر نەشن بۆ ئەوێ باشە بەوەی کە هاوکار جاف لە هەولێر پەیوەندی کردبوو بە سەرۆکی دەستگای زانیاریەوە کە ئەژی ئەبینە پشتی لە ئێوە کردبوو بۆیە تیرۆرتان کرد اینجا ئەڵێ خەڵشی هەیە ڕەنگە مشکلەمان بێ لەگەڵی بەڵام بە پێکەینە تەوانواڵێ بەڵام شەی هاوکاروان نەبوو هەر ئەم قسەیە عەزیزان لەبارەی یاساییەوە گەورەترین ئیعترافە لەسەر تیرۆرکردنی مولاتکانی کوردایی چونکە ئەڵێ خەڵکی تر نووسینەکە ڕێک وایە بە پێکەینەوە کە ئەڵێ خەڵکی تر هەیە ڕەنگە مشکلەمان بۆ لەگەڵی بەڵام هاوکار جا بووە واتە لەگەڵ مولاتکانی کوردایی ئەوانە کێشەمان هەبووە بۆیە کوشتومانە بەڵام لەگەڵ هاوکار جافە کێشەمان نەبوو ئەلم بابەتانە ئەمە گەورەترین ئیعترافە لەسەر تیرۆرکردنی مولاتکانی کوردایی بە کە پاڤڵ بە خۆی کردوێتی لەبارەی یاساییەوە لە حقیقەتەکە واتە فەرقی هەیە کوشتنەکان لەگەڵ مولاتکانی کوردایی کێشەمانەوە بۆیە کوشتومانە بەڵام هاوکار نە لەبەرەوەی هاوکار لە هەولێر کوژراوە بەڵام مولات لە ڕانیە کوژراوە باشە پرسیارەکە ئەوەیە ئێمە لە تۆ پرسین پاڤڵ بۆچی هاوکار جارتان تیرۆر کرد لە هەولێر لەگەڵ وەهاب هەڵەبجەییە بۆچی ئاکامتان تیرۆر کرد بۆچی کانی کوردیتان تیرۆر کرد کودەتای هەشتی تەموو چ خێرێکی بۆ ئێوە تیا بوو ئەم هەموو کوشتنە چ خێرێکی بۆ یەکێتەکەتان تیا بووە هیچ تەنها ڕسواتر بوو جا ئێوە یەکشتان کردووە جگە لە ڕسوایی بوونی خۆتان جگە لە پارە لە دزی لە خواردنەوە لە دەرمان کێشان لە سێکسکردنی شەوانە جگەلۆ چیتان کردووە پاشان قوبادی هەر ڕسوا کرد لە حقیقەتە عەزیزان ئەو قوبادەی هەر ڕسوا و تڕۆ کردووەم کابرایە لەو قسە باسی والله من ئەو قوبادە بوومایە عەزیزان ڕێک ئەموو پاڤڵ تۆ برای منیت تۆ بۆت نییە لە هیچ کۆڵوکۆبوونەوەیەکە ناوی من بریت باشە ئەڵێ چی من جێگری سەرۆک وەزیران باش چاگە ناسم وەڵای مهمە بەڕاستی پاڤڵ وەڵای مهمە هەر بەڕاستی تۆ قوبادە ناسی باش ئاخر داماوە ئەوە براتە هونەری ئەم قسە قۆڕەشی خەتوویەکی هەزەلی یا ڕێشی لە شەڕی داعشدا قوباد دژی حیزبەکەی خۆی وەسا باش ئەچووە کابینەکەوە کەس نێزانی ئەمە پارتیە ئەمە یەکێتیە ئەمە گۆڕانە ئەشهەدو ئەمەشی درۆیە پاڤڵ باشە هەموومانەوە کاتە ئەمانزانی کێ یەکێتیە کێ پارتیە کێ گۆڕانە کێ فڵانە فیسارەکانە چونکە قوباد پارەی باشی وەرەگرت
جانتا هەڵگر و مەسینە هەڵگری کێ بوو؟ هینی مەسعود بارزانی بوو. پاشان ئەڵێ ئامادە بوو خۆی بخاتە ناو ئاگر، شەڕی ئامۆزاکەی کرد. جارێ هەر کەسێ قوبات بناسی عەزیزانی من دەزانێت کە قوبات ئەو پیاوە نییە خۆی بخاتە ناو ئاگر. من ئەو ڕاستی ئەزانی وەڵڵاهی بە ویژدانم ئەو قوباتە یەک فیشک بەلایە بڕوات. باشە ئەگەر ئەو پانتۆڵەی پڕ نەکرد لە عەنبەروەری چێ من ئارام محمەد بن. ئەگەر دەرەلەنگی شەڕواڵ پانتۆڵەکەی بێ ئەوە بەلاسیکە بی بەسی بۆی نێتە خوارەوە نەتکێ ڕێ خۆی پیسەکە کاک قەسەم بخۆی یەک دەبێتەکە بخۆی قسە قۆڕە چیە کاک فیشک بەلا قوبادا بڕوە ها بابا کە ئەو سەفەرەی کە لەگەڵ پاڤڵ و لەگەڵ ئەمانەیە هەساب و ڕۆشتبوون بۆ لە مەتار لە فڕۆکەخانەی هەولێر جیران قوبات خەریبوو میسکا بخۆیە توی بە قوربانتان میزم لێ کوێ میسکم تێ بابا تۆ دەتەقڵ پێشوە خێرا میزی چی ماڵە لە تۆقی بڵێتە سەکاک خەریب میسکا بخۆیە بڕواتە بێ زەلام لێەوە بۆی نووسی وتی کاگەرام کە قوبات خەریکە میزەکە بخۆیە لە ناو فڕۆکەخانەی هەولێرە فشەکرد خۆی خاتە ناو ئاگرەوە کامە ئاگر کاکە قسە قورانە بۆ چیەکەن کاکی گیان ئێوە ها بابا بنەماڵەی بازانی 100 ساڵە یەک کوڕی خوان نەکوژراوە کاکی گیان بنەماڵەی تاڵەبانی 100 ساڵی کە بژین یەک کوڕی خوان ناکوژرێ ناوشیام سەفا لە شاخی شاکەسەکانی خۆی هەر هەمووی لە لای خۆی دایناون جلی پێشون لە تەشتا بە هیچ جوێنی نادن بۆ شەڕ هەمیشە ئێوە خۆتان پاراستووە بەش کوڕی فەقیر داماتان بە کوژداوە ئێوە فشە بۆ چیەکەن کاکی خۆت ئەتان ناسین برایشی نەبوو بە حەیاتی ئەوە نییە بەڵام ئەوەی کە شەڕی ئامۆزاکەی خۆی کردووە پاڤڵ و قوبات ڕاستە شەڕەکەتان کرد لەبەرەی بنەماڵەی بازێن لەو کاتە داوای لێکردن ئیشی ئەوانتان جێبەجێ کرد بەڵام ئەو شەڕە دادی ئێوەی نەدا ڕسواتر بوون تڕۆتر بوون چروتر بوون باشە ئەینجا عەزیزان ئەڵێ چی حکوومەت لە حیزبەتی تۆزێ جیابێت تۆزێ یعنی چی کاکە ئەرێ خەڵچینە ئەرێ یەکێتیەکان پارتیەکان ئەرێ کاکە حەمەی عبقری سیاسی حەمەی حاجی مەحموود بەخۆت و لاپتۆپەکەتەوە زەحمە نەبێ حکوومەت لە حیزبەتی تۆزێ جیابێ یعنی چی یعنی چی تۆزێک حیزب دەبێت لە حکوومەت جیابێ حکوومەت ئەرکی جیاوازە حیزب جیاوازە کۆمەڵی حیزبیان حکوومەت دروستەکەن ئەم حکوومەتی ئیتیلاقی بە حیزبەوە نییە هەموو حکوومەتێک ئەبێ هێزی سەربازی خۆی هەیە وەک ئەم هۆڵەندایە هێزی ئاسایشی خۆی هەیە هێزی پۆلیسی خۆی هەیە هێزی ئەسکەری خۆی هەیە هێزی مخابراتی خۆی هەیە چەند حیزبیشی تێدایە 4 ساڵ هەڵبژاردنەکەن حکوومەت دروستەکەن هەر کەسێ بەلا ژیانی خۆیەوە تەواو قسەی قۆڕ چی ئیلاقیەیە کاکە شتیوان نییە تۆزێ نییە ئەوە تۆ درۆکەی پاڤڵ تۆ بڕوات بە حکوومەت نییە لە ڕاستیە ئێمە بیرمانە لە ناو کێشەکانە تۆ یەخەت بە وەزیری پێشمەرگە بە شۆژ ئیسماعیل گرت یەخەت بە 4 ساڵ ئەمریکای وەزارەتی ناوخۆ گرت ئەدوت حیزب پێتان دەڵێ نابێ ئێوە دەوام بکەن کەواتە تۆ درۆکە تۆز و مۆز نییە حیزب حکوومەت ئەبێت لە حیزب جیابێ پەتاتەن بێم لەوەولا قسەی قۆڕ مەکە پاشان ئەڵێشی خۆشەویستان کورە ئەمەی هەزار هەزەری عەزیزان ئەو پاڤڵە پاڤڵ خۆشە پێ ڕابێری کاکە ئەوە پێ خۆ پێ بیکەی بەڕەفیق خۆ بەس پێ ڕابێری بۆ خۆشەوانە ئەڵێشی خۆی عەزیزان سەیرکە یعنی ئەمە ئێترافی خۆیەتی خوانە خوازە خۆ من یەک درۆی بۆ ناکەم ئەڵێ قوبات بۆ حکوومەت باشە منیش بۆ حیزب و ڕاکە و شێتخانەکە زۆر باشم حەزم لێتی باشە کاکە یعنی چی ئەمە هەموو یەکێتیەکان خەڵکی کوردستانە بێ ئەوە بزان ئەم کابرایە ئەڵێ حیزب شێتخانەیە منی سەرۆکی شێتەکانم کاکێکیان خۆی وە ئەڵێ وەڵڵا برا بەدەق ئەم کابرایە ئەڵێ قوبات بۆ حکوومەت باشە منیش بۆ حیزب و ڕاکە و شێتخانەکە باشم حەزم لەوەیە ئەڵێ واتە من شێتم پەتەڕین کاکە جڕ لێم ئەڵێم 45 مانگە کاتا 30 مانگیژیا سیویەکە با بڵێم ئەڵێ من بۆ شێتخانەیە باشم یعنی ها حیزبەکەی شێتخانەیە خۆشی سەرۆکی شێتەکان لە ڕاستی ئەمەیە جاڵێ حەزم لەوەیە هەتوی حیزبەتی بە حەز تێگەیشتووە ماڵتانەوە بێ حیزبەتی بە حەز بەشەر هەیە حەز لە حیزب کاکە کاکە خەڵک حەزکار لە خانوویەکی خانومان و جوانیە کاکە گیان وەکو پاڤڵ حەزەسوێ بێ حەز لە دەرمانە سپیەکەی کاوای لەگەی نایزانم بەخواوە چۆنەکرێ ئەو دەرمانە سپیە لوتی لێ ئەمە قەینا حەز لە دەرمانە سپیەکە بکەی پاڤڵ حەز نەقێن لە کۆمەڵی حەجەتیش هەیە ژێر بەژێر ئەوانش قەی ناکا نابم لە بینی خۆمانە قەزای من تۆش علاقەیەکمان هەیە بەیەکەوە ئاگامان لە کۆمەڵی شتە هەیە تێگەی تۆ دێت تێکچۆ بە قوربان ئەمە سیاسەتە ئەمە دەرمانە سپیەکە نییە ئەمە حەشیش و تلیاک نییە بە قوربانی فەرقی هەیە لەگەڵ حیزبەتیە باشە فەرقی هەیە پاشا ئەڵێ چی
بۆ قوباد ئامادە نییە بڕواتە کۆبوونەوەی کابینەکە اینجا هاتو سەری ئەو ماساوە ئەوی کاک مەسعود بەتەڵی شەڕی داعش بووە لەو درۆ باو کڕۆ برا ڕوو مەسعود بارزانی بەتەڵی شەڕی داعش بووە کورە مردومرێ 8,000 ڕاکەڤانی لە منتیقەی شەنگاڵا بوو بە 20 دانە داعش هەر هەمیان چنگ لەسەر شان ڕاو نابووە هەولێر جا ئەو پێشمەرگانەی پارتی ئەوە جوان بوو لە هەولێر هەمیان ڕایان کردبوو یەک گولێنە تەقاندبوو اینجا ئاوایان نەکرد بۆ پێشەوە پێشمانکەوە بازانی کلەبوو کێ پێشتاکێ کاکە تۆ شەماڵەکە لێ بەجێمەوە لەم دەست و دەری شەنگاڵ و ئالەم بابەتانە کاکە باس شێکرد شێتم مەکەن کاکە ئەی هاوار ئەیدەوە بەتەڵی چی ماستا و چی کاکە بەسە کاکە ئەی بە تۆ درۆکەی بۆ ماساوەکەی بۆ پارتی بۆ بنەماڵی بازانین بەخوا هەتا ئێوارە ماساوەکەی مەسوود بە پیاو نازانێت مەسعود بە پیاو نازانێت بەخوا نێشین بە پیاو نازانێت پاوڵگیان ئەو ناسم کاکە پێ ڕابێرن بە قورئان شەفش بۆ چیەکی کاکە لە بیرمانیە پاوڵگیان چۆن کەرکووکی فرۆشت لە 16 ئۆکتۆبەرە ئاوا وەرەقەکەی ئەدوو ئەوە تا 38 مەکتەبی سیاسی و ئەسەرکردایەتی ئیمزایان کردەوە کە کەرکووک چۆڵکەین شەفش مەکە ئێستا دانیشتووی مادەی 140مان زیندووەکەینەوە کورە داماوی قوڕ بەسەر خەڵکی کەرکووک بەیانی ئەگەر لیژنەیەکی ئەمری ئەوروپی بڕوا بەو پەڕی ئازادی و دیموکراسی لە کەرکووکە هەڵبژاردن بکرێ کەس دەنگ نابگرێتە سەر هەرێمی کوردستان باس چیەکەی تۆ کاکە خەڵکی کەرکووک خۆ عەقڵیان هەیە بێنەوە سەر کام هەرێم خەڵکی کەرکووک ئێستا کارەبای هەیە ئاوی پاکی هەیە نەوتی هەیە غازی هەیە گازی هەیە بەنزینی هەیە موچەی هەیە کۆی لە کەرکووکە بێوەژنانە هەیە کاکە ئێستا هەر ژن و پیاوێ بێوەژن بێت یا بێوە پیاو بێت یەکسەر بۆ یەکەن وەرەقە پارەی ئێنە مانگانە خۆ خەڵک شێت نییە بێتە سەر کوردستانی بێکارەبا و بێغاز و بێ ئاو بێنەوت لیترێ بەنزین بە 450 دینار لە کەرکووک لە سلێمانی نازانن بە 800 بە چەندێکە یا لە هەولێر خەڵک بوویتەوە سەر سلێمانی کاکە عەزیزان ئێستا ئەو سەردەمی حیزبیاتیشتە بەسەر چووە کاکە بەسەر چووە بەڕاستی ئێستا من ئەگەر ئارام ئەحمەد نەبم مەواطنێک بم حەقم بەسەر هیچ شتێکەوە نەبێ بەڵام خەڵکی هەولێرم یا خەڵکی سلێمانی هەر حیزبێک بێ کارەبام بۆ بێنێ ئاوم بۆ بێنێت موچەم بداتێ بڕم کارم باتێ موچەم هەبێ ژیانم هەبێ ئەو حیزبم بێ هەر حیزبێ دەرمانی باش بێنێ دەرمانی قەسم بۆ دەرمانی حەبوو دەرزی و ئەلەم بابەتانەیە من ئەو حیزبم بێ بەڕاستی واتە بە کوتی هەر حیزبێ ژیانم دابینکە من تەنگ بۆ حیزبادەم کاکە ئەمە یاسایە بەڵام لە کوردەواری خۆمایە کابرایەکێتیە لە قنی سەک ساڵەکە هەر لە خۆ لە بژی پاڤڵ خۆ دەڕسووە سەی زەلامێ ڕۆژە چێرەکەم ناوێکی بۆ نردوون کاگاران بەڕاستی من زۆر فەقیرم دووسێ مناڵم هەیە و نانیە بیخۆم و بەشم یارمەتیەکەم بکەیت و ئەگەر خۆشە نیتە بەشم بە دەوڵەمەندە بڵێ یارمەتیم بە ئەلەم بابەتانن وڵای مش دڵم زۆر پێچوو تا خۆشەویستان وڵای هەر لە خۆت باسێکی لاپەڕەکەی کەم کاوسێکم چێکم ڕستێکی پاڤڵی داناوە باشە لە هینەکەیە لە ئەکاونتەکەیە کۆراوتم بڕۆ بۆ لای پاڤڵ ڕەبینان نەبێ بیخۆی باشە ڕسمی پاڤڵە هیچ و پوشی داناوە آخر بابا و قسەیش کەم ڕسمی ئەو داناوەی داوای یارمەتی لە ئارام ئەحمەدەکەی هەی ڕسووە هەی خوا لەوە سەدیلترێکە هەی خوا لەوە ڕسواترێکە هەی یاخوا هەتا ماوی هەر ئاوا دەستگیتەوە بۆی پاڤڵ و قوباتی کێنانێ بنێ یا ئێسقانێکی بنێ بلەوەڕێ لەسەری کوڕە کاکە خۆ کۆمەلگای ئێمە وێران بە بەڕاستی کاکە بابا تۆ خۆ کەرکووک فرۆشتووە پاشان سەری ئەو حیا چوونەکەن عەزیزان بۆچی یەکێک تەلەفۆنی بۆ ناکات ئەمەیتر لەگەڵ مەسعود بارزانیەتی ها باشە دیارە قوبات دەمێکە چاوەڕوانی ئەوەیە مەسعود تەلەفۆنیشی بۆکە بەڵام مەسعود تەلەفۆنی بۆ نەکرد وەڵا ئافەر مەسعود بارزانی وەڵای ئافەر باشە کە پیاوی بچووک و گرگن ئاوایە کاکە قوبات تۆ پیاوێکی بچووکی کاکە تۆ گرگنی مەسعود تۆ بە پیاو نازانە کاکە پاڤڵ گیان مەسعود بارزانی متمانەی بە تۆ نییە سیقەی بە تۆ نییە تۆی پێ بچووکە تۆی پێ گرگنە بۆی تەلەفۆنی بۆ ناکە باشە بزانم بە حەیاتی ئەیبینی مەسعود بارزانی دانیشێ سەر بڵێم چی بە قوبات تەلەفۆنێکم بۆ ناکە یا تەلەفۆن بۆ ناکە تۆ ئێوە عیب ناکەن کاکە وەڵای ئێمەشتان سوور کردو بۆ بنەماڵی بارزانی بە شەرەفم بە ناموسم ئێمەشتان سوور کرد پاڤڵ قوبات بۆچی ئاواکەن کاکە ئێوە بۆچی وا خۆتان بچوو وا خۆتان سوور دەکەن کاکە یاڵێ تەلەفۆنێکی بۆ بکەن و بڵێن کاک قوبات بۆ نایی بۆ کۆبوونەوە جا کابرا پێیە لە تەلەفۆن نەکراوە بە حەماسە ئەڵێ نا یەک تەلەفۆنی بۆ بکەن بۆی چایە بێکەوە بخۆنەوە خۆ دنیا کاول نابێ جا عەزیزان ئەمە ئەم قسەی ئەم کوڕە زۆرشی لە گەلایەش خانەوە فێر بووە گەلایەشی خێزانی ئیبراهیم ئەحمەد بەڕاستی لە گەلایەش فێر نییە ناو خەڵکی نەبینیوە ناو جەماوەری نەبینیوە ناو خێزان و ئای نەبینوە لە گەلایەش فێر بووە خۆ قسەکانی دیانە ئەڵێ هەمووی
تيجي هكا كقصيك نالي حموي وكو بكردي على حموي جا حموي اوريك هني قلايوش هي ابراهيم احمد او اللو بوي ما تبراسي او حمويه تيجي كاكا نالي حموي كاتي خوي جنة ورا عزيزان تكرز ما بوجنا كاتي خوي اسجن ظالمه اسجن اماني نيبا وكنرو يسا حكي بيو انت تجن راك حكي بيو قسم بخوا لا اوروبايا بس لا صوت بيو نوي راك عشان لا تسجن ابا بعد بيجن اقام لها ويتي كاكي انا بخواش نزامنا مولا دايما رابي كل خاني بمدكي كريو كري بناي خويو باجنيا دواي اوا دومنا ليه ولا الرجل بمدكي جاسو كري شاكت خوا ولا شنو مالو سير قال لك على قرشه هموش قال لك بو فرياد درتي بروني دبمناوا تشبو بوليس كذبوا او ميدك ما بمكوشين حل خو بدرو او بمكوشين لا خانو كي بدو من على كان بدو باركي بدو ايمان درينا جاتو شنا كان نمترنا بنور راسي كاكي جا اوسد معنا كجن اتورا باش ماوي تشاروان يكرد هي باش ان شاء الله بين بشيرنا باجنيه او هبوا لك دو علي خومانا إتيك شو ماري باوشي بدن بولا ويقول أو بوسك بابيني ببشين ما جاي أسا بابنا خباديش رجوا أو بوسك بابيني تلفون بوكا بوي برومو بول شو بوسك هكذا تلفون بوشي بس كم حاجة من يك تكليف بوكم كاكيش با بشهادة شهر 1600 كجيدني على محموية كشهر 1600 موبايل وكمبيوتر كشتا 15000 كاسيش كاكا ورا با بافل ياخذ تلفون بو من كاكا من تكليف شي بوكم كاكيش تكليفي شو زعما كسك دوز مو نازل بخا بيش كلام باش تلفوني بو قبل بيبنوك عقب بابا اخواني شو اقل بك جنك نازل براسي جواب على التلفون بو شبكم ها اول شيء كان لابالتاك عزيزا بارتي كان تلفوني كان مش تلفون كان بو هين بو او كاتا هين بو كشي هين وزيرنا اخوه كاتا كريم سنجاري وتيان كاغرام كاكا بارتيش ايوه لقى طوا قسكا ولا كريم سنجاريه قسبكا وزينا وخويو علم بابا تاعنا برادراني بالطا يسبي او اللي ربي جوان اللي بيبي انا كيتو وانت مش مارا كيلو تعرف ما كاين سنجاريه والله لا بالطا هو تمن معاك شمبي 500 شخص ولا جولكايا والله اوام كلمتم بريسكا كريم سنجاري وتبغى فرمو وتمن على محمود هولندا او حرف فريه او موبايل بدس يخش يسام حل موبايلك نازل فريه يا بدي ورك او برا نازم تشيلك موبايل ما ندق ما نهشتي ما توكي جاءت اسم بو تكليف تليفوني كم بابلو قبات موبايلك فريه بنجاب منين او ايش نازم بيبقى بيمناك الورا باشا عمل لك جيمي كما عليه هيش مشكله ما لك بارتيانيه لدوايا على شيء عفوا لجيمية كما عليه ما هيش مشكلتك ما لقى بارتيانية رنقل باش شي حكومة كيشا حبيتو او علم بابتنا اما قصي شي هاد مسؤول بازانية كشي يبدا قدواي او خوش يسام تيو جوان دويل يقلن دالي والله كيشا مان هي من نارم ختاي بارتيا بلام ختاي شي تيشا لا عليك كيشا مانية لا عليك شلون كيشا مانية او تا برلمان شولبو اما كيشا مان زورو علم بابتنا كاكا مفريبة دنياني براسي خوشي نازل نشي عليك كاكا خوشي ناز أنا كاكيجي عزيزان بروات أنا بزور قسك أبو بيكينو بو خوشي كم بو أويك إيوم ملل بس أنتوشي ملل وشدنا بن عزيزاني من بلام والله كاكا بوجدان أمكر يكش ناز أنا كاكيجي أنا فريبة الدنيا والنية كاكا والله عيبة كاكا من هموتها من دجي يكتيبهم والله ملا باختيار باكم با الله بايك راسي بيتنا بلهم أزالم أنقصي جرنجر خاني كسبين أخوش بي هموتها بيتانيت بو كما كرشي تلفوني شي بو كما كرشي كاك بافلو قبات افر مو بعد بيني خصمه اقل بافلو قبات تلفون بوكن من تكليفيان بوكم تلفوني كم بو كما كرشي بزماني فارسي تلفوني بوكم باشنيا انا ما اغا كمال خوبي قشنگي اغا جون او باشم اوكي بزماني كي فارسي وكو خوي قسي بوكم كما كرشي دلنيام كمال بجومكا بين يكا بمسؤول بازانيو تلفوني بوكنو اي بنو بو هوليس باشا أنا راسي كيتي من اسم أو بلام خوش يسمى بابير من شتوه هموتان أزان السردماني إما زود دشياتي حاكم قاير مانك لكو دوسان بوس ولا دوايا لا بالطاك ولا مانا هني ملا باختيار هني دليري سيمجي هني نازان منايشيا أواني تركم ولا كان هبو الحقيقة أو قروا يقول لك هو لنا يجيبوا استركي برلمان بو أبو فرست بابلين فرست أبو فرست وأمانة يعني يكم الهبو لو كونانا إما دشياتي مانا كدن إيسا من بيرك مو وراسي إيسا بيرك مو من تمنية دشياتي طلباني يمكن كاكا إيه بلام جل طلباني بهمو عيبكانية من ناتو أنا مقياس كما بافلو خبات كاكا جل طلباني بيومو كاكا ما أنا هيجني رايمن
ئەمانە هیچ نین جەناب تاڵەبانی بە هەڵی سیاسیەوە بە شەڕی ناوخۆیەوە بە دزیەوە بە فڵان فیساریەوە بە هەموو بە فێڵتەڵەکە بازیەوە فەرقە کرد لەگەڵ پاڤڵۆ قوباد و ئاسۆ ئەڵمانی و نازم ئەملات و دوتانە لە حقیقەتە بە قورئان ئاسۆ ئاسمانی فەرق وەڵڵا بمزانێ دژایەتی مامزانێک ئەو یاخۆ مامزای 500 ساڵ عمری بێ ئەهاڵێ سەر ڕەحمەت لە کفندس ئەموو سەر ڕەحمەت لە کفندس ئێستا کاکیجە پاشان وەڵڵای ئێستا حەز دەکەم کاکە حاکم قارەکان و مەلا بەختیارەکان و هەموو ئەوانەی تر ئەبوو فرسەتە گەڕ و گولەکان هەمیان بێنەوە ناوێشێتی و ئەوان ببن بە دەسەڵاتدار و بڕیادار بن کاکە قسەیان لەگەڵا کرێ برای من کاکە تا قسەیان لەگەڵا ئەگەێ کاکە لە دزیان گەڕێ لە گەندەڵیان گەڕێ لە نازانم کوشت و بڕیان هەمووی گەڕێ کاکە قسەیان لەگەڵا ئەکرێ برای من سەعادی کەش بە هەماشکە وڵا سەعادیک باش نییە قسەیان لەگەڵا ئەکرێ بەڵام ئەمانەی ئێستا قسەیشیان لەگەڵا ناکرێ عەزیزان بەڵێ ئەسلان بایسکاک ئەوە سەعالیکە خێزانەکەی چوو بووتەوەی بەدەست سەعاوە گیرم خواردو لای دراوسێکی بۆچی گیری خواردووە دادیجان توی کورە لیکاویە شەوانە کە دانیشێت لەگەڵ ما ئەخەوێت ئەوانە هەموو دەموچاوە سمەکە بە لیک مەگە بەدینی خۆم پشۆم شتێکە بووی پەتاتەها زۆر زبر بوو ئەگە بۆ خۆی پشۆ داماوە تاکە تۆش بۆ شۆکی بە سەعالیکە کاکە سەی تۆ کچێکی جوان و عالم بابەتانە باوکم بە ئەڵڵا بە ئەڵڵا نازانم ئێوە بۆچی واکرد بۆ پارەکەی حقیقەتە بە هەر حاڵ کورە من زمانی فارسیە زانم کاکە گیان کێشەم نییە کە من کەماکەوتی تێگەم عەزیزان من قسەکەم تەواو کرد اینجا عەزیزان یەک بابەتم پێیە لەسەر چی قوربانی ئێوەم لەسەر کە کاکە لە مەنتیقەی کەلار و ئەوانە مەلایە پیا بووە خۆشەویستان تخوا ناوەکەی چی بوو یەک دەقەت خوا بە ئەوەش شمسانێکم بیرمەکەوێتەوە خۆشەویستانی من با باسێکی کەم تخوا با هین نەبێت زان بەناکە ناوی چییە ئای خوایجە لە مزگەوتێکە لە کەلارە پێمە بانگوازەکەن بۆ پارەکۆکردنەوە خۆشەویستان مەسەن تۆ لە کەلارایە لە شوێنێکی ترە بانگوازەکەن بۆ پارەکۆکردنەوە بۆ خەڵک ناوی سەباح محەممەد ساڵحە بەڕێوەبەری ئەوقافی گەرمیان بە وەکالەت لە هەمان کاتا پێشنوێژ و وتارخوێنە کاک مامۆساجان کاک سەباح محەممەد نازانم چی بەڕێوەبەری ئەوقافی گەرمیان بە وەکالەت کە پێشنوێژ و وتارخوێنەکە کاکە عیبە تۆ بۆچی پارەکۆکردنەوە بۆ خەڵک ئەچی بەشێکی لەلایی بۆ خۆ برای من ئەخ کاکە چۆن وای ببرای من کورە خوام کرد بە گشتانە باشە کاکە کورە ئەو قورئانە ڕسوادان کە بۆ خاتی پێغەمبەر ئەی هاوار ئێوە هەموو شتتان ناشی کرد کاکە خێزانتان ڕسوا کرد کاکە دینتان لەناو برد کاکە احترامتان نەهێشت کاکە عیبە مامۆسایجان کاکە گیان یەک مەلەفمۆ دەسێت تۆ بەخوا لایڤەکەترە هەمووی باسەکەم بۆ دەکاریەوە کاکە تۆ عیب ناکەی مامۆسای ئەینیت پێشنوێژی خەڵک پارەکۆ کاتەوە بۆ خەڵک بۆ ئەنە بۆ چیشن لفیلێن کاکە گیان عیبە کاکە ئەمە چییە برای ئێوە فێربوون کاکە یەکێ بە ناوی کوردایەتی و پارتێکەتی 100 ساڵان کوردایەتی هەر دزیەکەن ئێستا پەیابوون بە ناوی دینەوە کاکە گیان ئەی هاوار کاکە خوا گەڕگوتانەکە کاکە گیان بەڕاستی خوا گەڕگوتانەکە جاوە بۆیە ناوم بردووە بۆیە لە لایڤەکەی ترا بە ئەو دەکاریەوە باسی بکە تەواو ئیتر من کاکە ناگەرم خۆشەویستان ئەمشو بابەتێکی خۆش بوو هیوادارم بەکر پەتاتە بەشی دووەمی ماوە خۆشەویستان بەکر پەتاتە بەشی دووهەمی ماوە هێشتا بیرم نەچۆتەوە هەموو ئێستا شاشەی کۆمپیوتەرەکەم دام ناوە وا نەزانێ بیرم چۆتەوە بیر یەخەمەوە ئەو بەکر پەتاتەیە چۆن لە وڵاتە لە ئەڵمانیا لە شارەکەیە چوو تەکلیفی لە کشتەکە کرد بۆ کشتەکە و توی ئایبەوە دانڕزیوە چێ چوو دانی چاکردەوە بە 2,000 دلار بەس بۆی کە ئەو کچێ لەگەڵاوێ حیا و پێوە ناڵم بەکر پەتاتە بەکرە خڕە با باش بیزانیت من لێتان واسە لە کۆڵتان نابمەوە باش بیزانیت لە کۆڵتان نابمەوە وەک چۆن ئەوەی شێعرەکەی هین گۆرانیەکەی مەسەلی خالقی کاڵێ چۆن گۆڕ لە مردوو نابێتەوە قەسەم بەخوا لێتان نابمەوە لەر هەمووتان لە دوجارێک قسەکان بە وەهاب ئەڵێم وەهابجان من دژی گەندەڵی دزیم چاوەڕاستەکەی من دژی هەمووتانم دژی بنەماڵی بارزانیم دژی پەنێ مەسعودم دژی نێچیرم دژی مەسرورم دژی تۆم دژی قوباد و باوڵی ئاغاکانتم تکاتان لێ یەکەم کە سەڕاعەکەن جوێنی ئەخلاقی مەدەن کاکە پەلاماری خۆم بدە مشکلم نیە کەس مەسەلەکە خۆم کاکە من 24 ساڵە نە خوشکم بینیوە نە برام بینیوە نە کەس و کارم بینیوە تەنها خۆم و خۆم بە قوربانە بم هەرچێکە بان بە خۆم هەیە بیرن کاکە بە حیز مەکەن بە دزم مەکەن بە بێ ئەخلاق مەکەن بە خوێڕی مەکەن گەنتان ئازابێ بەڵام پەلاماری کەس و کارم بدەن ئەو کاتە من یەمە ناو ژووی نووسنەکانتانەوە ئێوە بە جوێن و سوکایەتی بەڵام من بە حەقیقەت باستانەکەم بەڕاستی لەبەرەوە داواتان لێەکەم ئەوەندە شتەکان مەشکێن بەڕاستی بۆ ئەوی نەتاشکێنم چونکە من شەڕی مناڵە وتکە ناکەم شەڕی ئاغاکانتان نەکەم کاکە من کە پارتیەک جوێنم پێدا شەڕی پارتیەکە ناکەم شەڕی مەسعود بازانیەکەم
شەڕی نێچیر و شەڕی مەسوولەکەم کێشێتەکان جوێنم ئێنێ شەڕی پاڤڵ و قوبا دەکەم لە ڕاستیە من ئەوانتان بۆ ئەشکێن لاقەتە تەواو ئیتر کەیفی خۆتانە خواتان لەگەڵ عزیزانی ئارام محەممەد حرمەتێکی زۆرم بۆتان هەیە ئەو ئاینەکەشم سال بووە چاکەم بە قوربانی ئێوە بم سپاس بە گوێگرتنتان ماندوم کردن چاوەکانی هەر هەمووتان ماچەکەم عزیزانی ئارام محەممەد بەخێر خواتان